ئەمە ئۆتۆمبیلی SKTە یەکێکە لەو مارکە کوردیانەی کە بە ناوی خۆیەوە کاک سەرکەوت ناوی ناوە هەڵبەتا پێشتر ڕەنگە نەتان بیست بێ ئۆتۆمبیلە بۆچی ناوی SKە SKTە SKT مارکەیەکی کوردیە کاک سەرکەوت کە خۆی ناوی لێ ناوە هەڵبەتا کورتکراوی ناوی خۆیەتی ئێستا ئێمە لەگەڵ کاک سەرکەوت داین خۆی ئۆتۆمبیلە ناوازەکەی بۆ ئێوە نمایش دەکەیت سڵاو لێ بێ کاک سەرکەوت ڕێزت پێمان خۆشە خۆت بە ئێمە بە بینەران بناسێنی بڵێ من سەرکەوت لە هەولێر دەژیم پیشەی من لە سناایی کاتی خۆی بۆ یاچی بووم ئێستا مەوادی سارەی دەفرۆشم بۆ چیدەم ئێستاش ساڵی 2007 دەستم بۆ ئیشی ئەو سیارەی کرد تەواوم کرد بەڵام ئیشی دەستە بۆ دەکەی کامل هەمووی ئیشی دەستە ینی ئەوە نییە بڵێ شتێکم لە شوێنی هینابی ئەوە بەڵام بەنسبەت هەیکەلەکەی هەمووی 100% لە کوردستان دروست کراوە پێشتر چۆن ئەم بیرۆکەی هاتە لای تۆ کە تۆ وا بکەی ببیتە خاوەنی مارکەی ئۆتۆمبیلی خۆت ببی بە خاوەنی ئۆتۆمبیلی خۆت کە بە ناوی خۆتەوە ناوت ناوە خۆت دیزاینی بۆ بکەی چۆن ئەم بیرۆکەی هاو بە مێشکی تۆیە چۆن بیرت لێ کردەوە بەڕاستی ئەوە لە ئابەکی ئاسنم دیت سیارە بوو بەڵێ زۆرم پێ جوان بوو دەستا ئەوەی دەتانم دروستیکەم هەر تۆزێ دۆست و برادریشمە بوو باوڕێوان نەدەکەت کە دروست دەکرێت ئەو مەوادانی کە پێی دروست کردو زیاتر چی وچین ئەو پلێتانە هەمان ئەو پلێتانە کە شەریکە جیانەکان پێی بەکارێن یاخود پلێت ناوەڵە بڕێک ئەسوورترە گێت ئەشدەم لێدایەت بەڵام چێ تا ئیشەکەت جوان بێ بە قووت بێ و ڕەغبی هەمووی پلێتە ینی ئیشەکان بە پلێتی بڕیتمان و قیاسمان کردێ و دیکۆرمان لۆی کردێ و دامان وەکو دیزاین ئەو سەفەی فابە گلاسە ئەگەنا ئەویت کە ئەوە نییە بەڕاستی ئیشەکەی بەس سەقفەکەی فابە گلاسە ئەوکە هەمووی پلێتە کاک سەرکەوت ئەو مەوادانی کە بەکارت هێناوە هەمان ئەو مەوادانەی شرکە جیهانەکانە بەکارێنی یاخود مەوادی خۆمانەی و لە کوردستان دەستەکەوێن وەڵای ئەو هەر پلێتی خامە هەر پلێتە و پلێتەکانم بە پرێس و بەدەست و بەلەحیم و شتیوا دروست کردێ و دەستی وەستایەکانیش خۆشبی بەڕاستی هەندێک ئیشەیە زۆری ئیشی چەکوچکارێکە و دروستکردنی بۆ دەکەی کا خەسرۆ دۆستش خۆشەویستی خۆمە تاعلیچیە بەڕاستی مش ڕێز لێرەوە ڕێز شتایبەتیم هەیە لە بۆی ئیشەکانی زۆری لەو ئیشە یارمەتیدام بەڵام سەرکەوت وەکو ئەوی شارەزابین جەنابەت هەم لە منتیخە سناعەکە ئیش دەکەی دەمێک شەخ لەناو جیهانی ئۆتۆمبیل و فیلتەر و شتانەی ئەبێ شارەزای ئەوە بین هەموو ئۆتۆمبیلێک پێویستی بە دیزاینکردنە پێویستی بە داڕشنەوەیە خۆ وەکو لایانی زانستی هیچ لە هیچ خوێندنگێک خوێندوتە وڵاتێک لە شوێنێک لە بڵێن لە پیشەزازی باکوور بین ئەدادی سناایی بەشی قسمی میکانیکم تەواو کردی ئەوە یارمەتی دەریکی حتمان لە پێشەویش بڵێم بۆستایی بۆ یاغی سیارە بوومە دوکانی خۆمان هەبوو بۆ سیارە بوومە شارەزایەکم تا هەیە لە ئاس بەشێک لە دیزایانی ئۆتۆمبیلەکە کە سریەکەی زۆر ناوازن ینی هەستەکە کە ئەم دیزاینە کەسێکی ئااتیادی نەیکردو کەسێکی زۆر پڕ کردوێتی بە نمونە ئێستا کە سەری چەمەلەخی ئۆتۆمبیلەکە بین ئەم دیزاینە ڕاستە لە پێشتر لە ئۆتۆمبیلی ترا بوو بەڵام تۆ دیزایانی خۆتە داوە پێ ئەوە فکری سیارەی کلاسیک پێشی چەند درێژبی ئەوەندە جوانە بەڵێ یەک لە دیزایینەکانی خۆمان کە دەکردیتم بۆ نیتەکە و مەسافەی چامبەخکەی و برێن ئەو شاسی کە دوو دانە شاسیمان لێکدان بینی هەردوو تایم درێژ کردیە ئەوە تامەکی جوانی دایتە سیارە کلاسیککەی یەکێک لە خۆشببختترین شت لەم بابەتەیە کە بیستم حکوومەت یاریمی کوردستان توانێتی تابلو بدابێتەوە ئەمە ئەی سلمێنێک ئەم ئۆتۆمبیلی تۆ جاییزە دەتوانێت بۆ هەموو شوێنێک بڕە و مەرجی سەلامەتیشی تێدا حتمما چۆن چۆنی بوو ئەوە لە 2010 بەشداریمان کرد لە نمایشگای نێودەوڵەتی هەولێر بەڵێ بەشی پێنجەم معرەز بەغدا دوای ئەوەی ئەف و معرەزی هەولێری پێ دەڵێت لەوی مشارەکەمان کرد ئەو ڕۆژە بوو کە خەڵاتی ڕەخەمەکەیان دامێ کاکنەوزاد بەخۆیتی ئەو سیارەت جوانەکەی لەوەی ڕەخەمەشی جوانیش پێوەبی ڕاستە دیاریان کردە بۆم ڕەخەمەکەم تاکە شت لە ئۆتۆمبیلێمەکە لە جەنابتەوە بیسمان تەنها بزوێنەرەکەیەتی بزوێنەری ئۆتۆمبیلێکی ترە خسوودە سەری بەهۆی کارەوەی ئێمە لە کوردستان گەورەمانە ئەگەر ئێوە دەرفەتان بۆ بڕەخسێت ئەتوانن ئیش لەسەر ئەوە بکەن بزوێنەر دروست بکەن ینی ئێمە بڵین لە جیانە بڵێن ئێمە وەکو کورد خاوەنی بزوێنەری ئۆتۆمبیلی دروستی دەکەین هیچ کەسێک هەیە لەو بابەتانەکە بتوانێت ئەو شتە بکات وڵی تا ئێستا ئەو شتە نەبوو بەڵام ئەوە قال بشتی وای دەوێت حتممەش دەکرێت لەبەر ئێستا زۆر ئیشێ لە هەولێر
ماشەڵە سەرکەوتووە نەجاحەت دەینی ڕاستە کاری زۆرەوە ئێستا بڵێن ئەوە سیارەی یەکەم بە سیارەی دووەمیشم هەیە بەڵام انشاءالله ئەوش ڕۆژێک دەبی قسمەت دەبی خەڵکە خۆشەویستە دەیبینن بە تەمای خۆی انشاءالله. یەک زۆر سەرنجی منی ڕایکێشا خۆشەویستان ئەوەی کە سنووقی ئەم ئۆتۆمبیلە بۆی دروست کردو سندوقێکی زۆر جوان و بچکۆلەیە دواتر پێتان پیشان دەدەین ئەوەی کامەی قسەی لەسەر بکەم بەشی سەرەوەی ئۆتۆمبیلەکەی کە سەرکەوت بۆمان باس بکە ئەم دیزاینە تایبەتە بە خۆی دروستی کردووە واتە دیزاینەکەی کردووە و دواتر بۆمان شیەکاتەوە چۆن بیری لە دروستکردنی ئەم سەقف و ئەم دیزاینە کردو بە چ ماوادێکش دروستت کردووە بەڵێ ئەوانم بە پلێتی دروست کردیە بەڵام ئەوە فایبە گلاسە بڵێ ئاباس پێشەوەی کە فایبە گلاس بێ هەبە تێلی تەسمیمەکەم بۆی دروست کرد ئەوجە بە فایبە گلاسی تەغلیف ما کرد هەند ئێستا حالیم بڕەچیش قورسە لەبەرەوەی زۆری فایبە گلاسی لەسەر ڕاستە ناو بەناو لە ڕاگەاندنەکانی بینێ لە ئۆتۆمبیلی فلانەکە ساڵی ئەوەندەیە ئێستا بە ئەوەندە ملیۆن دۆلارە فرۆشرا بە ئەوەندە پارەی خەیاڵی فرۆشرا بڵێ هیچ کاتێک بیری لەوە کردو تۆم ئۆتۆمبیل بخیتە حتمما نایفرۆشم تا ژیانما بێ نایفرۆشم لەبەرەوەی زۆر خۆشم دەوێت بەڵام ئەوەی کە دووەم دروستم کردووە لەسەر مزایدەکی سیارەکی هیتلەر بوو بەڵێ دیتم بە 9 ملیۆن دۆلار فرۆشا بوو بەڵێ ئێستا کە دەڵێن 14 ملیۆن زیاتریش دەکار لە ڕوودا و باسییان کرد وەکو ئەوسا ئێستا ئەوەی من دروستم کردووە تقریبی 100 زیاتر گەورەترم دروست کردە پێشم درێژتر کردە لەسەر ئەو دیزاینی دروستم کرد بەڵام جوانتر وەکو تێچووی ئۆتۆمبیلەکە سەرتاوە تا کۆتایی تا ئەو کاتی کەتر تابلو دووەرگرد و بەسەر جادەکانە دەتوانانی بڕۆیت چەندی تێچوو لە ڕووی مادیەوە وەڵام مادی حساب نەکرێت لەبەرەوەی ئیشی دەستەکەی زیاترە بڵێ شتێکی بەڕاستی لێرە سوپاسی ئەو دۆست و برادرانی لە سناعی کە دۆستی چاکن و خۆشەویستن و ئەو کارانەی کە لۆ منیا کردیە بەڕاستی لۆ کەس ناکەن بێ بەرامبەری زۆریانەکە ئیشەکانیان لۆ کردیمە لە کوشینیا خاستن لە تعدیلەکەیتی کە دیزاینەکەمان کردی بۆیەکەمان دروست کردیە مقابلی پارەی نەبووە یعنی بە هیچ جۆرێک باسێکە بە پارە بێ پارەشی زۆری دەوێت و ناشیکەن بەڵام هەر لە خۆشەویستی و ئیشەکە زیاتر لەوەی بوو کە دەیانگو کاکە لە هەولێر دروست دەکەی دەیکەین کارەبا چییە کوشین چییە ئەی حەدادی ئیشەکانە وایرمەنیە کارەکان زۆری کە بڵێن بە فکری خۆم بە بەڵام دەستخۆشیوان لێ دەکەم ئیشەکانیان بۆ کردومە